ئینسان کاتێککە گیانی چڵکن بێ هەندێک جار پێویستە کات شتێکی زبر وەکو لەفکە شتێ بەکار بهێنی بۆی ئەو چڵکەی لە گیانی بێتەوە. ئێمەش ئەمڕۆ بە پشتیوانی خوای گەورە ڕوو دەکەینە ئەو کەسانەی کە ئەم کارە دەکەن بزانین سزاکەیان چییە، کە بریتیە لەوانەی کە میرات دەخۆن. یەکەم خاڵ میراتخۆر ئەوەی کە میراتی خوشک و براو خوشک و خوشکەزای بردووە، براو برازای خواردووە، ئەو ئینسانە ئینسانێکی دزە، دزیەکی مەلعون. هەموو کەسێک ئیتر بستێ زەوی داگیر کردووە، لە ماڵە لە دەشتە پارەت خواردووە، ئەوەی کە لە باوکەوە جێماوە میرات. ئەو کەسەی میراتی خواردبێ هی هەر کەسێکی نزیکی خۆی ئینسانێکی دزی مەلعونە، نەفرەتی لێ کردووە خوای گەورە، چونکە بەڕاستی ماڵی غەیری خۆی خواردووە. ماڵی براکەت ماڵی تۆ نییە، ماڵی خوشکەکەت و خوشکەزا و برازاکەت ماڵی تۆ نییە. بۆیە ئینسانی میراتخۆر ئیتر لە دەشت میراتی دزیوە، عەرزی داگیر کردووە کەس و کارەکەی، یاخود لە ناو شاری یاخود پارەی وەرگرتووە داگیری کردووە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاریە دەفەرمێ: لعن الله السارق يسرق البيضة ويسرق الحبل. نفرەتی خوا لەو کەسە بێ، خوای گەورە و میهرەبان نەفرەتی کردووە، لعنەتی کردووە لەو کەسەی هێلکەیەکە دزێ. هێلکەیەک، یەک هێلکە، خوا نەفرەتی لێ کردووە. واتە خوا دەفەرمێ مادەم هێلکەیەکە دزی لە ڕەحمی من، لە بەهەشتی من بێبەش بە. ئەی ئەگەر کەسێک سەروتر بێ لە هێلکە، و دەفەرمێ ئەو کەسەی حەبلێک گروسێک بدزێ نەفرەتی خوای لێ بێ. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم. بەڵام زۆرێک لە میرات دزەکان نەک گوریسیان نەدزیوە، نەک هێلکەیان نەدزیوە، بە گوریس. جاران عەزە فڕۆشرا بە مەتنەوە بە گوریس بوو، ئێستا بە گوریس داگیری کردووە، نەک گوریسەکەی دزی بێ. بۆیە پێت ئەڵێم وەڵاهی ماڵی ئەوان بۆ تۆ حەڵاڵ نییە تۆ دزی، دزێکیشی نەفرەتت لێکراوە، چونکە دزەکەی تۆ لە دزینی هێلکەیە گەورەترە. ئەوەی هێلکەیە بدزێ خوا نەفرەتی لێکە، ئەگە سەروتر بێ ئەوە زیاتر بە نەفرەتی خواکەوێ. بۆیە ئەگەر مافی کەسێکت خواردووە، عەرزی تاپۆی یا غێری تاپۆی، گرنگەوەی باوکتە جێماوە، هی باپیرەتە جێماوە، بیگەڕێنەوە هەتا لە ژێر نەفرەتی خوا دەرچیت. ئەو کەسەی کە میراتە خوا، میرات خۆرەکان، تەڵانی خۆرەکان، فەرهود خۆرەکان، خوای گەورە مزگەینی جەهەنەمی پیان داوە. ئیتر تۆ بڵێ من بەهەشتیم، تۆ بڵێ من حەجم کردووە، عومرەم کردووە، نوێژەکەم، تۆ مزگەینی جەهەنەمت پێدراوە. قسەی خۆم نییە. خوای گەورە میهرەبان لە قورئانی پیرۆزە لە سوورەتی نیسا، باوەڕت بە قورئان هەیە؟ بێگومان بڵێ. خوای گەورە باسی میراتەکە، باسی خوشکەکە، باسی کچەکە، باسی دایکەکە، میراتی پیا و ئافرەت. میراتەکان باسەکات، ئەم ئەوەنەی دەکەوێ، ئەو ئەوەنەی دەکەوێت، کچەوەنە، خوشکەوەنە، دایکەوەنە، هەموو شتەکان. دوای ئەوە کە باسی میراتی تەواو کرد خوای گەورە، تەقسیم و تەوزیعکردنی میرات، دەفەرمێ ئەمە سنوورێکە خوا دایناوە. هەر کەسێک ئەم سنوورەی خوا ببەزێنێ، ئەوەی کە بۆم داناوە نەیداتێ، خوشکە، دایکە، یاخود کچە، هەر کەسێکە، خوای گەورە دەفەرمێ و مزگەینی پێداوە. ئاەتی قورئانە دەفەرمێ یەکەم شتێ دەیخەمە ناو جەهەنەمەوە، ناو ئاگر، ئەوەی ئەم سنوورەی من بشکێنێ و سەرپێچی من بکا. سەرپێچی یعنی سەرپێچی نییە، تۆ سەرپێچی نییە تۆ چی مافی خوشکەکەت ئەخۆی، مافی برازا و خوشکەزاکەت ئەخۆی. ئەی سەرپێچی چییە؟ حدودی خوات بەزاندووە. دەخوای گەورە دەفەرمێ هەر کەسێ حدودەکانی من ببەسێنێ، سنوورەکان، و سەرپێچی فەرمانی من بکا، ئەوەی کە پێم وتووە نەیکات، یەکەم شتێ دەیخەمە ناو ئاگرەوە. دووەمیش عەزابێکی ئەدەم، عەزابێکی سەرشۆڕکەر، واتە زەلیل و ڕسوای دەکەم لەبەر ئەوەی مافی ئافرەتی خواردووە، مافی برای خواردووە، میراتی خواردووە. تەواو. ئەگەر پێت خۆشە بڕۆیتە جەهەنەمەوە، میراتەکان بخۆ. ئەگەر پێت خۆش نییە ئیسە بیگەڕێنەوە، بەخوا دوای مردن کۆتایی پێدێت، حەق و حساب ماوەتە بۆ جەهەنەم.
بۆیە لەخوا بترسن. ئافرەتێک براکەی دەمرێت، براکەی دەمرێ دەڕۆن بۆ گۆڕستان. کاتێکە براکەی دەشارڕێتەوە دەفن دەکرێ، ئەم ئافرەتە بە هەموو دەنگی هاوار دەکات لەسەر گۆڕستان. دەفەرمێ خوایە گیان، خوایە داوات لێ ئەەکەم ئەم برایەم منی مەحروم کرد لە میراتی باوکم. خوایە چۆن منی مەحروم کرد، بێبەش کرد لە میراتی باوکم. خوایە لە ڕەحمەتی خۆت و لە بەهەشتی خۆت بێبەشی کرد. بەخوای گەورە ئەوە دوعای خوشکەکانتانە، ئەوە دوعای براکانتانە، ئەوە دوعای کچەکانتانە. بۆ ئێوە خوایە مەحرومیان کردن لە بەهەشت و لە ڕەحمەتی خۆت، چونکە ئێمەیان مەحروم و بێبەش کرد لە میرات. ئەم ئافرەتە بەم شێوە هاواری دەکرد. بەڕاستی زۆر ترسناکە. خوایە چۆن منی مەحروم کرد و بێبەش کرد لە میراتی باوکم، خوایە لە ڕەحمەت و بەهەشتی خۆت بێبەشی کرد. ئەم برای من کە ئێستا مردوو. ئەمە دوعای ئەوانە ئاگادار بە، لەوانەیە خەوتی بێتی ئەوان بە فرمێسکە و دوعات لێ بکە. بیگەڕێنەوە مناڵ شایانی ئەوە نیە جەهەنم بۆ خۆت مسەوگەرکەی بەهۆی ئەوانەوە. ئەو کەسەی کە میرات ئەخوات، میرات خۆرەکان، میرات دزەکان خائینن، ناپاکن، دەستیان پاک نییە، چونکە ئەمین نین، جێگای سیقە نین، ئەوەی کە میرات ئەخوا. چونکە خیانەتی کردووە لە ماڵەکەی باوکی. ئەو ماڵەی باوک ئەمانەتە لای تۆ. یعنی خێرە جەنابەت هەموو ساڵی خەریکی فەلاحەتی لەو دەشتە و خوشکەکەشە بێبەش کردووە. والله ئەمە عەرزی تاپۆ نییە. بە چی بەڵگەیەک تاپۆ 100 ساڵ نابێ پێیا بووە. ئەی پێش ئەم 100 ساڵە چۆن عەرزە و تەوزیع کراوە؟ بۆ جەنابەت حەڵاڵە بیکەیتە بە زەرعات و بە فەلاحەت، بەڵام بۆ خوشکەکەت نابێت چونکە تاپۆ نییە. ئەمە کێ قسانی بۆ کردویتە؟ شتی وا لە دینە نییە. تاپۆ 100 ساڵ نابێ پێیا بووە. ئەی پێش ئەوە چۆن حەل کراوە، تەوزیع کراوە. لەخوا بترسە، مادەمی باوکتە ئی هەمووتانە، ئی خوشک و برا هەموویەتی. بۆیە تۆ خیانەتت کردووە لە ئەمانەتەکەی باوکت، خیانەتکاری. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحدا دەفەرمێ ئینسانی منافق چییە؟ وإذا اؤتمن خان. کاتێ ئەمانەتێکی لابوو خیانەتی لێکات. تۆ صیفەتی منافقتیایە. بەخوا نە بە حەج، نە بە عومرە، نە بە هیچ عیبادەتێک ئەو مافی خوشک و براکان و خوشکە زاوبرازەکانە سەر لا ناچێت. چونکە ئینسانێکی خائینی ناپاکی دەستپاک نیت، خیانەت لە ماڵەکەی باوک و میراتەکەی باوکت کردووە. ئەوەی هی باوکت بێ هەمووتانی تەواو بەپێی شەرع، کەواتە ئاگاداری خۆت بە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە: والمەکر والخداع في النار. ئەو کەسەی فڕ و فێڵ بکە بۆ ناو جەهەنەمە. تەواو تۆش فێڵەکەی ئەمانەتەکەت نەپاراستەوە، فێڵ لیان کە و داگیرت کردووە. کاتێکە ئەمە داگیر کردووە باسی گەندەڵی مەکە. تۆ خۆت گەندەڵی جارێ، خۆت گەندەڵ یەکێکی لە گەندەڵەکان. ئەوەنە دەسەڵاتەتەی ماڵەکەی خوشک و براکانت بخۆی. بەیانی ئەگەر بیرە نەوتت هەبێ و دەفتەرە پارە و بلۆکە پارەتە بێ، تۆش لە کفندس قراترە بی. بەس ئەوەنە دەسەڵاتەیە ئەمانە بخۆی. خوای گەورە نمونەی و کەسانە دروست نەکا و زیادی نەکات. بۆیە بەتونی باسی ئەەکەم، چونکە زۆرێک لە خەڵکی لە مەسەلەدا تێکەوتوونە. یا ربی خوا لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. خوایە نەپارەی حرام بە دوورمان کە یا رب العالمین. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئەو کەسەی کە میراتە خوا ئینسانێکی ئاژاوە چییە؟ ئینسانێکی فاسدە. بۆ؟ چونکە بۆتە سەبەبی هۆکاری سارد و سڕی لە نێوان خزمەکانە. چەنەها خوشک و برا هەیە لەسەر میرات بینیان نییە. چەنەها مامە و خاڵۆ و برازە و خوشکەزا هەیە لەسەر میرات بینیان نییە. کێ سەبەبی ئەوە بێ زاڵم بێ و میراتی داگیر کرد بێ؟ بێگومان ئینسانێکی فاسدە، ئینسانێکی ئاژاوە چییە؟ بۆتە سەبەب و هۆکار بۆی کە خزمەکان ئازیزەکان لە یەک بترازێنێ. لەسەر دەوەرەقە، لەسەر ملیۆنێ، لەسەر چەند ملیۆنە سێریکی چەنەها خوشک و برا بینیان نەماوە بەداخەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح تەرغیبە ئەفەرمێ: والشرار عباد الله
خراپترین بەندەی خوا، شەڕترین بەندەی خوا، بێخێرترین بەندەی خوا کێیە؟ المفرقون بين الأحبة. یەکێک لەوانە ئەو کەسێک کە لە نێوان خۆشەویستەکانە کێشە دروستەکات، لە یەکیان دەترازێنێ. خوشک و براکان لە یەکە ترازێنێ، مامە و خاڵۆ و برا و بزا و خوشکەزا لە یەکە ترازێنێ. ئەو کەسە ئینسانێکی فاسدە، ئینسانێکی ئاژاوە گێڕە، گوناهبارە، تاوانبارە، خراپترین بەندەی خوایە، چونکە بەهۆی خواردنی حرامەوە، بەهۆی میرات داگیرکردن و دزیەوە خوشک و برا و هەموو لە یەکتری ترازاندەوە. لەخوا بترسە و تەخوای خوا بکە. واللهی ئەو میراتەی کە تۆ دەیخۆی، ئەو میراتی کە بە حرام داگیرت کردووە لە کەس و کارەکەت، بەخوا خەمت نەبێ میراتت داگیر کردو دەبێتە میرات. میراتەکەی تۆش میرات، هەر ئەوەنەی لە دنیا دەرچووی میرات، ئەوەی تۆشە بێتە میرات. بۆیە سەری خۆت مەیەشێنە. ئەو کەسەی کە میراتە خوا حرام خۆرە، ئەگەر 1000 دیناریش بێ، ئەگەر پارەیە زیاتریش بێ، ئەگەر بستێ زەویش بێ، کە داگیری کردووە بێگومان حرام خۆرە. چونکە ماڵی خوشک و براکانت، ماڵی برازا و خوشکەزاکانت بۆ تۆ حەڵاڵ نییە. دەڵێ خاڵۆم زڵمی لێم کردووە، مامەم زڵمی لێم کردووە، براکەم زڵمی لێم کردووە، ئەوە حرام خۆرە. بێگومان پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صغیرە دەفەرمێ: لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه. ماڵی مسلمان حەڵاڵ نییە بۆ تۆ ئیلا مەگەر لە دڵی دەرچێت. ئێمە لە دڵی دەردەچووە، ئەڵێ گەردنی ئاسان ناکەم. خوشکەکەت، برازاکەت، کچەکەت، خوشکەزاکەت ئەڵێ گەردنی فڵان کەس ئازان ناکەم، ماڵەکەمی خوارد. کەواتە ماڵەکەی تۆ حرامە، بۆ تۆ حەڵاڵ نییە، چونکە ئەوان لە دڵیان دەرنەچووە، یا لە ڕوودا ماون پارەکە وەرگرن. بۆیە بەداخەوە دەڵێن لە چین، لە ڤێتنام، لە تایلەند، لە تایوان، لە نازانم لەکوێ، لە هەموو وڵاتەکان دەڵێن خەڵکی سەگ دەخوا، خەڵکی بەراز دەخوا، خەڵکی مار دەخوا، خەڵکی دوو پشکە خوا، خەڵکی جرج و مشکە خوا. حاشا لەو ڕێبەڕێستان شتی پیسە خۆن. ئێمەش دەڵێین وڵاتی ئێمەش شتێکی تیای لەوان خراپتر، ئەوان ئەو شتە پیسانە دەخۆن کە حرامە. خەڵکی لای ئێمەش میراتە خۆن. سوێن بەخوا کام حیوانەی حرامە بیخۆی کە حرامە، دڕندەیە، پیسە، بۆ خوایە بۆ قیامەتت باشتر لەوەی کە ماڵی خوشک و خوشکەزا برازاکانت بخۆی. هەرکوی حرامە، وەڵام حرامەیان بینی خۆیە. بەراز بخۆ، پەنا بخوا، تاوانێکت کرد حرامت خوارد، بەڵام بڵێ خوایە لێم خۆش و دوور کات نوێژگە خوا لێت خۆشە بێ، بەڵام 1000 میرات بخۆ، 1000 ڕکات نوێژگەی خوا لێت خۆش نابێت. بۆیە بەلاتەوە سیر نەبێ ئەوانە هەموو شتە پیسە دەخۆن، ئەو حیوانە پیسانە دەخۆن. وەڵا بەلامەوە سیر نی ئەوان جرج و مشک بخۆن، ئەوان دوو لە ڕێبەرێزان سەگ بخۆن و مار بخۆن، هەموو شتێکی پیس بخۆن، دوو پشک بخۆن. ئەوە سەیرە مسلمانان میراتە خۆن. ئەمە کارە ساتەکەیە. خواردنەکەیوان حرامە، بەڵام حرامەکەی تۆ چونکە حەق و ناسە گەورەترە لەوەی کە حەق الله بێ. مارێکە حرامە بیخۆ، داوای لە خۆش بنەخوا و کە خوا لێت خۆشە بێ. ئەگەر ضەرور بی دروستە بیشی خۆی لە بۆی لە برسان نەمری، بەڵام ضەرور نییە میرات خۆی، حرامە، هەموو کاتێک حرامە ماڵی خەڵک. کەواتە لە کۆتاییدا دەڵێم کۆمەڵگای ئێمە کۆمەڵگایەکە زۆرێکیان زاڵمن لە مەسەلەی میرات. بە خۆتانە بچنەوە، ئەمەی کە باسم کردن مشتێکە لە نمونەی خەرمانێک لە تاوانی ئەو کەسێک کە میراتە خوا، بەڵام کە مردی بەخوا و کاتە باجەکەی بە قورسیەتی. بۆیە بگەڕێنەوە بەلای خوا، حەق و مافی خوشک و کچ و خوشکەزا برازاکانتان بگەڕێنەوە، ئەوانشی کە مردوونەوە لە باوباپیری ئێمە و ئەو شتانەیان کردووە، ئەوە سزاکانی خوا چاوەڕێیانە و تەواو. ئێوە ئەتوانن ئێستا سزاکانیان لەسەر سوکەن، مافەکانیان بۆ خاوەنەکانیان بگەڕێنەوە، بۆی باوکتان و باپیرەتان لەو زڵم و ستەمە نەجاتی بێ. ئەگینا بە قورسی باجەکەی ئەدەن دڵنیابە، ئێوەش و ئەوانیش. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خير ينكدوا. يا ربي خوايا وڵاتمان بپارێزی لە شەڕ و ئاژاوە لە خراپەکاری، خوایان هیدایەتمان بدەی، خوایان ئاخرمان بەخێر بگێڕی، کاتێ بمامرێنی خۆت لێمان ڕازی بی یا رب العالمین. یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی،
بتايبتي أواني داوي دعاء خير عن كدوة. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. خوش ويستان بياني إن شاء الله لمزقوت